بران باشن ئەمە دەربارەی ئەم ڕۆنە هەنە قسەتان بۆ بکەم برایان. ئەمە ڕۆنی مەحاویلەیە تقریبا بە نزیکی جلیکانێک لە سەربانە کاتی خۆی مەحاویلێ تەقی بۆ ڕۆنی لێ ڕۆی ینی ئەوە کۆکراوەتە بۆ جۆرە ینی بران ئەم ڕۆنە ئەم جۆرە ڕۆنە ڕێژەی ئاوتەیە سفر مایکرۆیە وسەڵ لە سەڵ لە نەوتەوە وەرگیراوە ڕاستە و خۆ بەبێ و گۆڕانکاری لە خەپلەکانیان بکرێ. جا ئەمە ئەوەتان پێ بڵم هەرگیز نەکەن ئەم ڕۆنە طبعا پلی گەرمی زۆر بەرزە ینی زۆر ینی بەرگی پلەیەکی گەرمی زۆر ئەگرێ مقاوماکە ڕۆنێکی زۆر عەجیبە چونکە کانزاییە سەڵ لە سەڵ کانزاییە و هیچ گۆڕانکاریی کیمیایی تێکەڵ نەکراوە. برایان ئەم جۆرە ڕۆنە نابێت بە هیچ شێوەیە بکرێتە ئۆتۆمبیلەوە بۆ نمونە بتێت بزوێنەری پێ پاکەوەکەی طبعا ڕۆنێکی زۆر بەقووەتە وەم جۆرە ڕۆنە تێکەڵ هیچ ڕۆنێکی تر نابێت ینی ئەگەر مە تێکەڵ ڕۆنی ڕەشکە ڕاستە خۆی لیجیا بێتەوە ینی خزمی نەوتە تقریبا خزمی نەوتە زۆر لە نەوت پیسترە ناتوانین بڵێن زۆر لە نەوت پیسترە لاستیکی پاری تێکەی ڕزێنە ینی زۆر بەقووەتە ئەگەر بکەیتە ناو بزوێنەر بنیەتی و کەوا تۆ بزوێنەرەکەت پاکەوەکەی ئەوە دڵنیا بە ئەبێ زۆر بە خێرایی پاکیکەیتەوە ڕۆنەکەی دادەی و فلتەر و دار و بەردی و هەوای لێدەیت و ئەمانە ئەبێ زوو فکەیکەوی ئەگینە هەرچی لاستیک و هەرچی هەناوینە ئۆتۆمبیلەکە دەی ڕزێنە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەم جۆرە ڕۆنە ڕاستە حەراریە بەڵام بە هیچ شێوەیەک نابێ بکرێتە دەبۆ پاوەری ئۆتۆمبیلەوەتە لەجێ بیکە ینی ڕۆمبرێک بەتاڵکەیت و پێ ئەم ڕۆنی تێکەی ئەگەر ئەمە بکەیتە ڕۆمبرێکی ئۆتۆمبیلەوە ئەگەر زوو فریای نەکەوی زۆر بە خێرایی فریای نەکەوی هیچ شانسێکت نییە و دەبوو پاوەرەکەت سەڵ لە سەڵ لەدەستەدەی ماستە سلندەرە هاوی کاوەڵین پاڵ بە ڕۆنەکەەوە ئینێرێ بۆ هەر چوار تەگەرەکە باش ئەم تقریبا شتم لە بیرە چێتەوەی ببورن. ئەم جۆرە ڕۆنە نابێ هیچ ئامێرێکی ئەلکترۆنی پێ پاکەوە کرێت چونکە ئیسوێنێ یەکسەر نەکەم ڕۆن هەموو ڕۆنەکانیتەوە بۆ ئامێر ئەلکترۆنیەکان نابێ هەرگیز ئەوگوتم نابێ بکرێتە ئۆتۆمبیلە چونکە ئۆتۆمبیل وێرانەکە پستۆنەکان هەموو پستۆنەکان وێرانەکە زەرێکی خەیاڵی دێدە کوڕینە بۆیە بە هیچ تەوان ئەم ڕۆنە تۆزە پیسە ماتوانین خۆی ڕۆنەکە زۆر ڕوونە کە ڕۆنی مەحاویلە داکەنە ناوی زۆر لەمە ڕوونترە بەڵام لە ڕێگەی تێزا بە ئۆتوانین ڕوونیکەن و هەروە ڤیدیۆکم بۆتان ئامادە کرد چۆن ڕوونی ڕەش بگۆڕینەوە بۆ سەرەتای واتە ڕوونی ڕۆژ ڕسایکلینگکەن بۆ ڕۆنێکی زۆر پاکتر لەمە ڤیدیۆکە ئامادەش. ئەم ڕۆنە تەنیا بۆ چاورکردنی بۆ نمونە مەچینەی حەلاقی زۆر باشە ئەتوانین تەنیا یەک تنۆ بەکارێن چونکە زۆر بەقووەتە هەروە بۆ چاورکردنی گولاس ئەمە گڕدارەمانەیە ئەمە گڕدارە توانی پێی چاورکەی یاخود مەخزانەکانت بۆ نمونە فیشەکێک سیلاحەکەتی پێ چاورکەی یعنی بەبێ ئەوەی بترسی مەترسە بە هیچ شێوەیە تەختە و دارەکانی پێ چاورکە بەڵام ئەمە دوژمناتی لەگەڵ لاستیکە هەیە لاستیک ئەڕزێنەی توێنێتەوە لاستیکی ماستە سلندەرەکەت ئەوانی بەشی ناو هەمووی ئەڕزێنە وێرانەکە دواتر پێویستت بە ڕۆنێک یەکجا زۆرەوەی تەنانە ڕۆنی ناو بۆڕەکانیش دەرکێتەوە بۆ هەر چوار تەگەرەکە ڕۆیشتۆ باشە برایان هەر کاتی ئەم ڕۆنە بکرێتت دەبەوە واتە بەشی ماستە سلندەرەکەی طبعا ڕۆنەکانە نێرێ بۆ هەر چوار تەگەرەکە طبعا هیچ فریای ناکەوی ئۆتۆمبیلەکە وێرانەکە بەشی هەناوی باوڵین هەرچی بەشی پستۆنەکان و بەشی هەنگ ئەو لاستیکانی کە بە دوور پستۆنەکانە وێرانەکە گرنگترین شۆن کە زۆر خێراتێکی ئەیە هیچ ئەوە ماستە سلندەرەکە لە دەستدا ئەبێن لاستیکەکانی بگۆڕی دوو سۆندە هەیە ئەڕە بۆ برێک بۆ بەشی برێک ئەو دوو سۆندە ڕاستخۆ بێ بیگۆڕی نابێ ڕەزیلی بکە بە هیچ شێوە چونکە ناوی ڕێک تەسکەکاتەوە پێشم ڤیدیۆک مەسەری بڵاو کردەوە هەروە بران ئەمە شتێکی ترتان پێ بڵام کە خەڵکی با بۆستە ڕێتی ڕان ئەم ڕۆنە ینی بیستومە خەڵکە چی ئەیکڕێ لە بازاڕە طبعا ئەمە هەیە لە بازاڕە هەرزانە تقریبا لیتری 1000 نار پێچ لیتری 1000 والله عالم نازم چکە من بەلاش دەستم کەوتووە ئەچن ئەیکڕن بۆچی بۆ سڕبوونی ڕان بۆ ئازاری ڕان ینی ئازاری جنگەکان و ئایدەن لە قۆڵ و دەسوشتیان بران باکشتان پێ بڵێم ڤازلینی شل ڤازلینی تون ئەم جۆرە ڕۆنە ئەو ڕۆنانە کانزاین بە هیچ شێوەیەک پێست هەڵی نامژێ دوژمنایەتی هەیە لەگەڵ ڕۆنە تۆ ئەگەر بتوێت تۆڵێ من ڕانم سڕە پێ بۆ نمونە ئیشەڵا ڤیدیۆ کشەسەوە بڵاوەکەمەوە ئەبێ چی بکەیت ئەبێ ڕۆنی کونجی تێکەڵ بە چی بکەیت بە بیبەری زۆر تون تێگەی چۆن بیبەری زۆر تەمانەوە بیبەرەکە بێ بە سەوزی بێ ها بیبەری زۆر تون تێکەڵێکەی یعنی وردێکی کێتە ناوی دواتر بە جیازێکی تر ڕۆنەکەی گری ڕۆنەکە و ئاوی بیبەرەکە ئەگری ڕۆنی کونجەکە لەگەڵ ئاوی بیبەرەکە دواتر ئامێر تقریبا بە نزیکی چارەکێک تێکی ئەدەی تاکوکو کرێمێکی لێدێ ئەتوانین تۆزێک ئاوی بۆ زیاکی بۆی بێتە کرێمێک دواتر ئیدی لە بەشی پێستەکەت بەتابەتی و کەسانی کە پاڵین پێستی قاچیان سڕە بێ پێستی ڕانیان ببورە
بەهۆی ئەو دەمارانی کە لە پشتیان و هاتۆ بۆ ڕانەکانیان یعنی گرفتێکی تێکەوتە بۆی قەڵەوەی و بێ بەهۆی بوون من هەندێک هۆکارن کاتێک پێی مەساجەکەی بە تێپەڕبوونی چەند کاتێکی کەم ینی فێڵ لە مێشک تاکا بە کورتێکی پێستەکەت بۆ سڕەکە و هەست بە فێنکێکی دەیان چۆن بۆی بە هیچ شێوەیەک ئێوە نابێ ئەمە بەکاربێن لەسەر شتێکی وە یعنی لە جی شتێکی وە و خەتەرە نەک خەتەرات دژمنادیە لەگە پێسەڵی نامژێ کاکەیت خۆ یان من ئەگەستە سەرۆکی وڵاتم بە هیچ شێوە ناڵم ڤازلین بێتە وڵاتەوە چونکە ڤازلین پێست هەڵی نامژێت تەرمە بڕاوەتەوە بەس نازانم بۆچی بە بازرگانی کراوە پێیچی دنیای زانیاری سەبسکرایب بکەن هەم لە یوتیوب هەم لە تیکتۆک کاتێکی خۆش خواتان لەگەڵ